زۆر باشە دکتۆر ئەنگینا کە جۆرێکە لە نەخۆشیەکانی دڵ باشە کە تووشی هەناسە تەنگی دەبی ئەو نەخۆشیە دەبێتە هۆکاری بۆنی ناخۆشی دەم باشە هۆکارەکەی چییە و چارەسەریشی چییە؟ ئەنی بۆنی ناخۆشی دەم ئەسبابی زۆرە دەتوانم بڵێم سەبەبە ئەوە شێکێکە لە هۆکارەکان هۆکاری بۆنی ناخۆشی دەم یەک لە سەبەب ئەساسیەکانی نەفسیە حالەتی نەفسی نەخۆشەکە کاتێک ئینسانەکە لە حالەتێکی ناخۆشدا دەژی نەفسیە ئەوجا ئەگە مشکلەکە ئەگە قەردارە ئەگەر زەرەری کردیە ئەگەر عەزیەکی لێ ڕۆیشتە لە هەموو نەخۆشەکانە لە هەندێک نەخۆشەکان بەداخەوە دەبتە هۆی بۆنی ناخۆشی دە و سەبەبەکان کە ددانە ئیلتیهابی ددان و ڕزیبوونی ددانەکانە هەندێک جار ئیلتیهابی گەدەیە هەندێک جار ئیلتیهابی سیپەلاکەکانە ئەوانە هەمووی هۆکارن لە بۆ دروستبوونی بۆنی ناخۆشی دە هەندێک بەحسەیە هەندێک بەحسەیە زۆر گچکەی بەحسەکان دەڵێن ئەو کەسانێک کە ددانیان ئیلتیهابە چیە ڕزیە احتیمالی توشبوونی بە نەخۆشیەکانی دڵیشی هەیە لەوانەیە ئەو سوالی جەناب دەکەی ئەوەیە ئەو ڕەبتەیە بەڵام تا ئێستا بە شێوەیەکی زانستی ڕەبتی نەخۆشی دڵ و بوونی ناخۆشی دە و بەڕاستی لە توێژینەوە باز نەکرا. باشە دکتۆر چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ لە کوردستان گەیشتۆتە و ئاستەی کە نەخۆشێک پێویستی بەوە نەبێ بەچی سەردانی دەرەوەی وڵات بکات بۆ ئەوی چارەسەری خۆی بکات بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە شاری هەولێر سنتەری دڵمان هەیە ئەگەر دەرفەت بی یەک دوو دقە باسی ئەو سنتەرەش بکەین سنتەرەکە داتامان هەیە داتای ساڵی 2023 زیاتر لە 800,000 نەخۆش هاتیە و بەنسبەت شاری هەولێر تەنها 144 شاری هەولێر بووە 110 سولێمانی بووە 105 دۆک بووە ئەوەی مایە 146 دەرەوەی هەرێمی کوردستان بووە واتە هەموو عێراق دێتە هەولێرێ بۆ ئەوەی چارەسەری نەخۆشی دڵ بکە لە سنتەری دڵ و ئەوەی ئەمە لە سنتەری دڵ ئیستا دەکەن بۆ نەخۆشە بەڕێزەکان زیاتر لە 1995 پرۆسیژەرەکانەوە تەپە ئەو پرۆسانێکە لە بۆ نەخۆشی دڵ دەکرێت بە کوالیتێکی زۆر باش بە تایبەتی جەڵتەی دڵ هەندێک پرۆسیژەرمایە بکرێت ئەوانش نەخۆشەکانیش بەو دەرەجەی نینە لەوانەیە لە ساڵێکی دوو نەخۆشی واتەبی ئەوانە هەندێک لە خەسخانە تایبەتەکان دەکرێن هەندێکیش نەخۆشەکان دەچنە وڵاتی دەوروبەر.